باشە دەمیست باسی وێ بکەم کەنجی هەستت کرد دەنگت خۆش نا ئەمە مەزبوعەک بوون لە فڕقەی نەشیدی ئەمە ئەو تەڵەبانەی لەگە من ماینە ئەوی نمایە بەبەر ڕەحمەتی خودای کەوی ئەوی ماشە یادی بەخێ دەزانن ئەمن مامەستا ئەسوەدە فەندیە بوو مامەستا سلاسوارە بوو مامەستا پەترۆسریوە بوو مامەستا زبرایل هۆرمزە بوو مامۆستا بەشیر بشیر هەبوو ئەوەنە منیان دەردەینا لە ئیستیفافی شارێکە بوو ئەمن دەمگۆ بەری بەیانە ڕووناکە ئاسۆ هەینێ کوردایەتیم دەکرد دەمگۆ بەری بەیانە ڕووناکە ئاسۆ ئاسۆی وای کورد مزدە بێ لە تۆ ئەوە ئەمە دەبیان داری ئازادیم دەگۆ برادرەکە بەبوو ناوی شەمسەدین بوو 100,000 ڕەحمەتی لێبی یەک و کراسمان لە لەنگەی کڕی لەنگە کراسیوی بەی لەو زەد مڕەبع بوو هینانە دەرێ لە ئیستیفافی داری ئازادی بەخوێ ناو نەدرێ قەت بەر ناگرێ سەر بەخۆی بێ فیداکاری ئەبەت سەر ناگرێ ئاخری دەرێ دۆستی کورد و عەرەب تاریخ شاهدا نەعەزی ڕەش لە داخا بائێخەی خۆی داتڕێ کراسی ڕاست دەڕات بووە یەک پێکەرین ئەرێ 1000 ڕەحمەتی لێبی یا ڕەبی ئەو هابوو هەینێ ئەو جەیەوا شێواز لە فڕقەی نەشیدی بووم مامەستا جەمال هیدایەتە بوو جەمال هیدایەت بەبەر ڕەحمەتی خودای کەوی مامەستای عودی بوو عودی دینا مەکتەبی مامەستا خەیرۇڵڵا عەبدولکەریمە بوو گۆرانشیە لە عەفتای لە مارەزانی بەغدا ئەز ئەکەم لە مۆسیقا هارمۆنیە ئەز ئەکەم لە گۆرانی ئەز ئەکەم لە دیمەنی سروشتی پرجوانی عمر دسەیش باخسەی پاشای گۆ لە مارەزانی عەفتا هەو بوو ئەحمەد عەسەن بەکر قەرارەکەی خوێندەوە مەلا مستەفای ڕەحمەتی بەبەر ڕەحمەتی خوای کەوی ڕازی نەبوو بە قەرارەکەی کورد ڕۆیی لە مارەزای ڕا عالەم بەلای سلێمانی ڕۆیی چووە سەرێ هەموو ئەو هەبوو